ئیسلام مافی ئافرەتی پێشە کردووە بۆ فەیلسوفەکانیش هاتوو مافی کردووە بە ئیسلامەوە. بەپێی ئەم یاسایە پێدەڵێتی تویژیش بەرامبەر ئافرەت یاچی بەرامبەر تاکێکی خێزان بکرێت هەموو کردارێکە یاخود بودەیەکە یاخود هەڕەشەیەکە کە بە بەرامبەرەکەت زیانێکی جەستەیی یان دەرونی یان جنسی بکرێت. واتە پێناسەیەکی تویژی بەم شێوازە کردووە. هەتا بچڵم بەها بۆ خۆم دانەوێت دەوروبەرەکەم بەهام بۆ دانەوێت بەڕێزم. ئەمە یەک دووش بەڕاستی پێم سەیرە ئەگەر هەیە کاتتون بەن لەسەر نمونەیەکی یا دوانی ناشرینی ئافرەت کە بینیویانە کە هەموو توێژی محامی باش و خراپی کرد، دکتۆر باش و خراپی کرد، ئەم قاعەیە باش و خراپی کرد. ئێمە هەمان لە کۆمەتیایەکە زۆربەی دایک باوکەکانمان خۆ جیاوازیەکە لە بینی خۆ و چاو. یعنی کە لە کاتێکا نارێ و جیاوازیە بکرێت بەڵام نەزانم تۆ جاوازە تاریخەیە ئیتر بۆ کارانی کە ناسیەکەی زەشکاتەوە کە ئافرەتە ڕەزانی پێدا بکەن ڕێگەی پێنی راوچێتە دەرەوە ئاگامی کە پێویستەیە لە بەقوڵەکان نیان ناوە دەوارێ ئیسا هەڵی داوە لە ڕووی میراثیەوە بێ ماڵی هەبێت لە ڕووی مارەییەوە بێ بە خاوەنی ماڵ لە ڕووی ئەوە کە پیا و مەسەفی بکا بۆ ئەوەی کە ئیساحەتێکی باشتری هەبێ مامۆستایەکی تەواو بێ بۆ منداڵەکانی فإن طبن لكم عن شيء منه نفسا فكلوه يعني حتى آفد رازي نبيت بۆ پیاوەکەی نییە کەمالیەکەی بخوا کە زۆجار کەشەی ناو کۆمەڵێ کوردەواری ئەمەی تێدایە و حتا ئەگەر هاتو خوازبێنیکاری هاو بۆی هەیە بڵێ نا و بۆشی هەیە بڵێ کە ئەو ئازادیە شەرع دایەوێت و دەقەکان هەمووی چەسپاوە کە دەرا هەیە بەس بەڕاستی ناتوانم هەمووی بخوێنەوە. دیارە هاوشانبوون یەکێکە لە بابەتانی کە لە شەرع زۆر باسکراوە لە پرۆسەی هاوسەرگیریە کە کەس هاتووە تێتیا ڕسڵە من ئەو کەسە بە هاوکوتی خۆم نازانم کە بێت تووشی پێمە ئەوەی کە زۆر گرنگە مەوزوعی لێدان لە کۆمەڵگەدا بەڕێزان یەک شت هەیە وەکو دکتۆرە ئاماژەی پێکرد کە بەڕاستی تۆ لەنەو کۆمەڵگادا تەنها ڕۆشنبیر خوێنەوار ئەمانە نین کەش هاوسەرگیریەکە بەڵکو تا مامۆستایەکی زانکۆ ژنەهێنێت دەیان شوان ژنەهێن چونکە پرۆسەیەکی ئینسانیە هەر لەبەر ئەوەیە کە ئەو یاسایانەی کە دائەنرێ هەندێک جار لە قورئاندا ئەوی تایە ئەفەرمێ ئەگەر کەسێ سوێندی خوارد بە نانی 10,000 بدا یاخود بەرگیان بکا یاخود 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ بۆ هەر کەسە وەکەی توانای خۆی وڵاتی ئێمەوە دۆخی خێزانیەمە بەو ڕادیۆش ئارام نییە کە ئێمە هەموو وێستایشەکەی چونکە من بۆ خۆم هەمیشە حەز دەکەم و پارێزمەندیەکەمەوەی لە میدیاتێک زۆر قسەم هەیە لەسەرەوەی کە پێویستی خێزانیان بەهی شێوەیەک کۆماڵ منبەرەکان لەسەر منبەرەکان لەناو سۆشیال میدیا کۆمەڵایەتەکان بەهی شێوەیەک چونکە بابەتێکی ترێتر نامێت سوێسەری مرۆڤ کاتێک ئازاری هەیە خۆی گەورە لەرزینی دەست و خەوی درێژ و پێکەنینی ساردی بەخشن هەموو فەیلسوف هەموو ئەوانی کە زانێت گەورە لە بابەتەیە کارەکەن پێمان بڵێن بەدبەختی جەنگاوەری کاتی کۆمیتیەکە ئەوەیە کە 3-4 کەس دەوری بن و پشتی بە شوێنێکەوە دەبێت زۆر جار لە ئەفلامەکانە لە دیرۆک و لە مێژووەوە بەرچاو کەوتووە کە جەنگاوەری لەقەتی زیاد 4-5 جەنگاوەری ترێت بەڵام ئەگەر پشتی بە شوێنێکەوە بێت پشتی بە چیایەکەوە بێت مرۆڤ لە دێوە تووشی ئازارە بێت تووشی ناڕەحەتیە بێت لە شوێنی کارەکەیە تووشی گرفتی یاریە بێت خراپترین شتێک ئینسان تووشی گرفتی دەوری بێتیایە ئەوەیە کە ماڵەکەی بشێت لەگەڵ شوێنی کارەکەیە کە پانێڵەکەمان سەبارەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان بوو دیارە کۆلێژەکەی ئێمە پێیان باشەوە پێیان چاکە لە هەموو کار و چالاکیەکە دەستیان هەبێ مافی ژنانی ژێکێک بوو لە سەرەکی ترین باسەکان کە پێیان خۆش بوو بەشداری تێدا بکەین و شعر و چەندین پانێڵست پێشکەش بکەین کە سەبارەت بێ بەم باسە دیارە گرنگی ئەم جۆرە پانێڵانە بە تایبەتی لە ناو زانکۆکانمانە ئاستێکی بەرچاوە بینێ وەکو توانین بڵین لە 90 کۆمەلگا پێویستی بەم جۆرە پانێڵانەیە هەتا ئێمەی گەنج چاومان بکرێتەوە
یاخود کوڕانمان دەربارەی ئافرەتان مێشکیان بە جۆرێکی تر بڕوە بەلایانی باشە ئافرەتان ببینین ئەو لایەنە خراپەی کە ئافرەتی تێدا بینین ئەو جۆرە بیرکردنەوەیان نەمێن من چونکە وەکو کۆلێژی خۆشمان ئەمە دووجار بۆ من سوودێکی باشی هەیە وای لێ کردوم زێتر کۆمەلگا بە لایەنێکی باشتر ببینم و ببینم ئافرەت تەنها ئەوە نییە کە لە ماڵەوە دابنیشێ یاخود لە سوچێکا کۆی بکەینەوە ئافرەت پێویستە بێتە دەرەوە بەزایەوە